بەڕێوبەرەکەم سەرپەرشتاری بەشەکەم و هاوپیشەکانم هەنێ لە هاوڕێکانم زۆربەی کات تەعلیق و قسەی نەشیا و قسەی ناخۆشم پێڵێن بێزار مەکەن. منیش ناتوانم تەحەمولی ئەو قسانە بکەم. من پێویستم بە ئیشەکەم، زەرورم بۆ پارەکە بۆیە ئیشەکەم. زۆربەی کات ئەوان قسە ئەکەن، قسەی ناشرینەکەن، قسەی ناخۆشەکەن، تەهدید دەکەن، یانێ لە پاو ئیشەکەی خۆمە ئیشی تریش بۆ ئەوان بکەم. نازانم هەنێک کات ئەڵێن هۆکار ئەوەیە کە کەمێک جوانم. من هاوڕێی واشم هەیە جوانیش نییە، کەسێکی ئاسایی تووشی هەمان حاڵەتی من بۆ تەوانێ، بەڵام من ئەمە ناکەم بە هۆکار، ئەمە ناکەم بە هۆکار چونکە هەستەکەم ئەمە بەهۆی نەفزنزمی و یعنی لاوازی کەسێتی ئەو بەڕێوبەر و سەرپەرشتارەیە ئەوێ من بۆ مەرامێکی تایبەتی خۆی بەکاربێنێت. گەشت بین خاڵ حەزەکەم یەک شتێ بۆ ڕوونکەمەوە کچی من با گشتاندن نەکەین. ئێمە خۆمان لە فەرمانگەکانی شەکەین، من لە زانکۆی شەکە فەرمان بەربووین و خێزانمانەی خوشکمانەی لە فەرمانگەکانن گشتاندن ناتێ. هەندێکی نەفزنزم هەیە بەڵام زۆر بەڕێوەبەر هەیە، بەڕێوەبەری دایرەکەیە، بەڕێوەبەری بەشە هاوڕێ لەگەڵیا دیفاعیشمان لێەکەن، دیفاع لە کچەکانی ژەکەن و هاوڕای ئێمەشن. ینی باو گشتانن نەکەین وا تەسەورکەن یا بینەران بڵێ هەرکە ئافرەتێک تەعین بوو ڕئیس قسمەکەی یاخود هاوڕێکانی تعدای لێەکەن و زۆڵمی لێەکەن و هەراسانیەکەن و ئەمەی کە پێڵن جێچەڵی سێکسی و قسەی نابەجێ ئەوانەیەکەن. ینی ئەو گشتاندنە نەکەین. بەڵێ زۆر ڕاستەکات دکتۆر، وەڵای من هەنێ برادرم هەیە وەک باوکو و برامان زۆر جار لەسەر من تووشی کێشە بوون. مەبەستی من هەنێ لەو کەسانەیە کە گوێ نادەن هیچ دابوونەریتێک، هیچ بەهایەکی ئەخلاقی وا ئەزانن ئەو هەموو کچ و ئافرەتەی کە لەو دایرە ئیشەکەن لەگەڵ ڕێزمە ئەم قسەیەش بەرەو ڕووی تۆکەم ئەوە نەفسیان نزمە ئەو نەسووکن حەز ناکەم ئەو قسەیە بکەم. یعنی ئەیانەوێ هەندێک کات بۆ مەبەستی تایبەتی خۆیان بەکاری بێنن. هیچ ئەوەیان هەنێک لەو ئافرەتانە ناڵێم، یعنی هەندێک کات کە هێن بۆ دەوام بە جلی نەشیا و بۆ هەڵس و کەوتانەیان تەنها لە بەر دەستخۆشیە یان تەنها بۆ ئەوەی لایەنی مادیەکەیان زیاو بکات هەنێک کاری نەشیاوەکەن. ئەوانیش زۆربەی کات بە منەڵێن ئەڵێ بۆچی تۆ چاو لەوان ناکەی، ئەوە تا فڵان و فیسارەها چیمان بۆکەن، تۆ بۆچی ناتوانی ئەوە بکەی؟ من ناتوانم وەک ئەوان بم. زۆر جار قسەشم کردەوە بەڵام ئەوان جۆم لێ ناگرن. ئەزانین چۆنە کچی من ینی قەت بەپێی سپۆڕێکی خۆمان و ئەو ئیشێکە کردومانە هەندێک جار ئەو ئافرەتانەی کە تۆ باسیەکەی کێنە لای تۆش و زۆر جاڵێن جار چییە بێ و ئەمە چییە و ئەوایە دوو قسەی خۆش بکەین و ئەمە بکەین. ئەمە ئەسڵەن ئەم ئافرەتانە خۆیان پەروەردە نەکراون. ینی هەندێک جار هەندێک ئافرەت بە ڕەفتار و هەڵس و کەوتی و ینی ڕفتاری ڕۆژانەی خۆی سەرنجی کەسانی تر ڕاکێشی هۆکارە. چێ لە کوردەواری شتێکی جوانمان هەیە ئەڵێ گەر مریشک خۆڵ بەسەری خۆیان نەکا هەموو هێزی دنیا ناتوانێت خۆڵی بەسەرا بکە. کەواتە یەکێ بەداخەوە هەندێک جار ئافرەتەکان کەمینەیەکمان هەیە بەو شێوە بیرەکەنەوە کە خەڵک وا ئەزانێ هەموو ئافرەتەکان وان ئەما بێمانە جیاکەین و کوردەواری خۆماڵێت چەند بێچەقەڵ نابێ. ینی تۆ ئەو نەزرەیە ئەبێ بابێت جیاکاری بکەین لە نێوان کەسانێکی دەروون نەخۆش فعلەن ئەو پیاوانە ژنەکانیش دەروون نەخۆشن. ئەجی ناگەر پیاوێ دەروون نەخۆش نەبێ پێش هەموو شتێ ئێمە هەموو بەو پیاوانە و بە هەمومان ئێمەش پیاوین ئەبێ بیر لەوە بەو شێوە بیرکاتەوە پێشەوەی قسەیەکی نابەجێ بەرامبەر ئافرەتێ بکە خوشکەکانی دایکی کە سوکاری خۆی بخاتە شوێنی ئەو. ئایا ئەم پیاوە قبوڵەکە پیاوێکی تر قسەی ناشیرین خوشکەکەی دایکی براژنی کچێکی هەراسان بکە تەحاڕشی جنسی پێ بکە تەعدا لە شەرەفی بکە؟ من دڵنیام هەر ئینسانێ خاوەن کەرامەت بێ خاوەن شەرەف و ئەخلاق بێ ئەڵێ نەخێت قبوڵ ناکەم. ئەی چۆن ئەو خۆی قبوڵەکە؟ لەبەرەوە جەنابە جوان دەست نیشان کرد فعلا ئەمانە دەروون نەخۆشن، فعلا ئەمانە پێویستیان بە چارەسەر هەیە و هەشمانەوە زۆر خێزانیش بەڕاستی زۆر ئافرەتیش پاش ماوەیە تەسلیم بووە خۆڕاگر نەبووە. من هیوادارم جەنابێ لەسەر خۆڕاگریەکەی خۆ بەردەوام بی جۆ لە قسە قسەڵۆشی ئەوان نەگری نەکەویتە ژێر کۆنتترۆلی ئەوانەوە و ئەو ئافرەتانش بەداخەوە کاڵێم ئافرەت ینی چونکە ژن هەیە و ژانی شەیە لە کوردەواری شتانە بەگاڵتە نەوتراوە ئەوەیە کەسانێکن بەداخەوە
ینی بۆ سوپاسێت بۆ پێزانینێ نازان بۆ ئیفادێ بۆ شتێ ئاوا خۆیان فرۆشن. حەزرەتی مەسیح قسەیەکی زۆر جوانیە، ئەڵێ بە چیە هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی. لەبەرەوە من هیوادارم ئینشەڵڵا کچی من ئەوەنگە خەم مەخۆ، بیر لە شتەکان مەکەرەوە، ئەوەنگە گەورەی مەکە، تۆ لەسەرم خۆڕاگری خۆ بەردەوام بە. من دڵنیام هێز نییە بتوانێ هەرسێ پێ بێنە. وایە کاک دکتۆر، زۆر جاری ئەم کێشەکەی من لەوایە ئەوان هەڕەشەی نان بڕینم لێکەن لەگەڵ ڕێزم دوو لە ڕووی توانی ڕووی دەمەم لە چۆنە بێوان زۆر جار ئەو کچ و ئافرەتە سوکانە ئەنێرن بۆ ئەوەی بە من بڵێت، یعنی منیش وەک ئەوان بم، وەک خۆیان ئەوان تۆچ خۆیان ئاس خۆیان هێناوەتە ئاستێکە ئەو نە خۆیان بچوو کردوتەوە لە بەرچاوانە بۆ هەموو مەرامێکی تایبەتی خۆیان بەکارێ هێنن. ئەیانەوێ بێ منیش وەک ئەوان بم. ئەوان بە من ئەڵێن یعنی تۆ بۆ ناتوانانی وەک ئێمە بی ناتوانانی هەڵیان بخەڵەتێنی بۆی دەستخۆشی و لێ بکەن هەم لایانی مادیەکە یعنی باشە بێت. من ناتوانم وەکو ئەوان بم. من یعنی نەفسی خۆم ڕێگەم پێنادا. من لە خۆم دڵنیام کە دڵسۆزم بۆ کارەکەم. من کە خۆم کەمتەر خەم نەبم پێویستم بە دەستخۆشی ئەوان نییە. بەس ئەوان ئەیانەوێت لە لایانی ئیشەکەوانێ بۆ ئیشی تریژ یعنی تۆ بەکار بهێنن. گەز بین خان، یعنی من زۆر جارەبێت جەنابی شەکی لەو پرسیارە و کردو بۆی ئاو خۆڕاگر بوویت و بەڵام تەسیری تێ کردووی پێ ناخۆشە، ترسە هەیە نان بڕینە نازام چیە. من پێشەوەی باسی نان بڕینەکە بکەم. ئەو ئافرەتانەی کە بۆ لای تۆیە نێرن یا خۆیان دۆڕانووە، من تێ ناگەم یعنی بیر لەوە ناکەنەوە ئەمانە گەشویان کرد بێ مێردیان هەیە نیە، خەسوویان هەیە خەزوریان هەیە، بیر لەوە ناکەنەوە ڕۆژێک کەشفە بن، چونکە هیچ شتێک نییە بەنهێنی بمێنێتەوە. خوای گەورە هەموو کامی کەسانی محتەرف تاوانباری سەرەکین کە تاوانێکەکەن هەر بەڵگەی شتێک بەجێڵن بۆی کەشف بن، هەموو مێژوو وایە. دوایەوە خوای گەورە قەت پشت لە عەبدی دڵسۆزی خۆی ناکات. ئەم ئافرەتانە بیر لەوە ناکەنەوە خەسوویان خەزوریان سمێنی پێی بزانێ ئەمە مناڵیان هەیە پاسۆڕۆکی مناڵەکان چێ بێ، ئەگەر شوشیان نەکرد بێ خۆ باوکیان هەیە خۆ خوشک و برایان هەیە، بیر لەوانە ناکەنەوە بۆ سومعی باوکیان خوشکیان برایان، بیر لەوە ناکەنەوە سبێنی هەر کەشفە بێگە شویان کرد هەر مەسیریان تەلاقانە بێ و زۆر ئافرەت کە ئەکوژرێ لەسەرم هۆکارانە بووە. ئەمە با لەم لا بوەستێ بیرکردنەوەکەی تۆ بیرکردنەوەکی زۆر دروستە. تۆ ئەم باجەی ئەی باجی پاکی تەکشی من هەموو شتێ باجی خۆی هەیە. ئەمە دوو نان بڕین لەوە مەترسە کچی من، تۆ لە فەرمانگەیەکی حکومی ڕسمی هیچ مدیری دائیرەیەک ناتوانێ موظف فەسڵکە، هۆکاری خۆی هەیە، قانون هەیە، یاسای قانونی خدمە هەیە. ئەمە لەوە مەترسە بە هیچ شێوەیەک مدیرەکە و ناتوانێت، چونکە لەسەر غەڵەتە بە هیچ شێوەیەک ناتوانێت تۆ فەسڵکە. زۆر عقوبەیەکە دەیە، زۆر راپۆرتێکە لەسەر نووسێت، دوای لوژنەی تحقیقی بێ دەرەچێتەوە لەسەر حەقی، لەوانەیە ئەوی سزا بدرێت. نەکرد بۆ تۆ لە فەرمانگەیەکی حکومی. من ڕووی دەم مەکەمە هەموو ئەوانش کە لە فەرمانگەی حکومی نین، بەڵکو لە قیتاعی خاصە پێڵەن کەتی تایبەت لە کۆمپانیایەکە لە شوێنەکە، ئەوانیش نابێ ترسیەوەیان هەبێ نان بڕاویانەکەن. ئینسان نان بڕاو ببێ باشترە لەوەی خۆی بدۆڕێنێ، باشترە لەوەی دوو لە ڕوویەوە بینەن ڕەشی دنیا و قیامەت بێ. من باسم بۆ کردی وتم حەزرەتی مەسیح قسەیەکی زۆر جوانێ منە و بەرنامەی باسیەکەم بۆی خەڵک وشیار بێتەوە، ئەڵێ بە چیە چێموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی. ئەو ئافرەتانە باب بن بە ساحێبی خان و سەیارە، بەڵام لە ناوە فەوتاون، لە ناوە دۆڕاون، دائیمەن ترسیان هەیە، دائیمەن ئەم ترس و دڵ ڕاوچێ وەکو سێبەری خۆیان لیان نابێتەوە. من زۆر کەیسی وە حاڵەتی وهاتوتە لام. بۆیە ئەگەر لە دایرێ کۆمپانیایەکی ئەهلیشە شتێکی وا هەیە، خوای گەوراڵە ئەرض الله واسعە، لێرە نا لە دایرەیەکی تر، لێرە نا لە شوێنێکی تر. و زۆر شت خوای گەورە پێمان ئەڵێ لە قورئانی پیرۆزە، ئەڵێ عسى أن تكره شيئا وهو خير لكم، يعني الله جاري واحد طرق لشتيكا بلام بخير شيء بوت، جاري واحد حزن لشتيكا بلام بشرك بيتو بوت. لما وقتي من هيش ترسل ونبي شون خراجر وهي آوابا شيء ألين بابلين من زورن ما يتري شيء حزكم جاري جولي وغيرها مو في علم بو أوي شون بصير أمشي شيء تعزال ببلن. کاک دکتۆر زۆر کاتوچوومە لەم فەرمانگەی خۆم نەقڵەکەم ئەچم بۆ فەرمانگەیەکی کە ئەمە یعنی کێشەکە حل بێت. هەرچەنە من لەبەر ئەوە لەم فەرمانگە یعنی داوامەکەم نزیکە لە ماڵی خۆمان. من باوکو برایەکی نەخۆشمەیە زۆربەی کات ینی مۆڵەتی ئەومەیە بچم سەردانیان بکەم. هەم لەبەرەوەی شوێنەکە دوور نییە، هەم کری هات و چۆکەشم بۆ گەڕێتەوە، پارەکەش خۆی ئەوە زۆر نییە. تەنها لە هۆکار یعنی زۆربەی کات هاتوومەتە و قەناعەتی کە خۆم نەقڵکەم لەوێ نەمێنم. جا کچی من تۆ تەسەورەکەی خۆ نەقڵکردن حەلی مشکلەکە دەکات. مشکلە ئەبێ ڕوبەڕووی بیتەوە کچی من،
مشکلە نابێ لێ ڕاکەی منەوە بە حەل ئەوە ئازادی خۆت سربەستی چیەکە یان ناکەی بەڵام من حەزەکەم بەرچاوڕوونی بەمێ یەکەم کێشەیەکی تر بۆ دروستە بێت کێشەی نەقڵە گواستنەوەیە بەشێک لە پارەکە دەڕوا بۆ ئەوە تۆ مادەم کە سوکارە پێویستیان بە پارەکەی تۆ هەبێ هاوکانیان بکەی بۆ بەدەستی خۆت بە فیڕۆیەمەیەک دوو بۆ تۆ تەسەورەکەی فەرمانگە هەبێ لە دنیاە لە وڵاتەی ئێمە لە زۆربەی وڵاتانی تر مرۆڤەکانیان هەمووی دەروون دروست بن دەروون نەخۆشێکی وەکو دایەتە بۆ هەر دایرێ بچی کەسێکی دەروون نەخۆش ئەگە زۆرتریش نەبێت کەسێکی تیا شتەکان ڕێژەین لەوانەیە لە دایرەیەکە 100 کەسی تایە 4 دەروون نەخۆشی تایە بەڵام لە دایرەیەکتر 2 دەروون نەخۆشی تایە لە دایرەیەکتری تایە لەبەرەوە من تەسەور ناکەم کێشەکەی تۆ بە نەقڵکردن حەل بێ لەبەرەوەی یەکەم کێشەیەکی تر بۆ دروستە بێ گواستنەوە نەقڵە بەشێک لە پارەکە دەبا دووەمیش من دڵنیان دەکەمەوە کۆڵن چەند بێ چەقەڵ نابێت لەودا بۆ هەر دایرێ بچی یەک دوانێکی دەروون نەخۆشی هەرتیایە هەر ئەمە ڕوبەڕوویم کێشەیە بیتەوە لەبەرەوە من نازانم ئەمە قەت بە چارەسەر نازانم ئەزان چارەسەر چێکچی من کۆمەڵی ڕێنمایی دەکەم یەکەم شت چۆن خۆڕاگر بووی هەر ئاوە بە خۆڕاگری بمێنەرەوە فڵان قسە ئەکا و ئەو قسەیەکی نابەجێەکە لەم گوێیت بچێتە ژوورەوە و لێرەوە بچێتە دەرەوە مە یەکەم دوو ئەگەر بێت و هەندێک کەسی دەروون نەخۆشەیە هەر بەردەوام بوون تۆ جوابیان مێرەوە چی ئەڵێن با بڵێن هەر جواب نەیانەوەی تۆ دڵت تەنگ نەبێ خەفەتی پێ نەخۆی ئەمە ڕوڕەشیەکە دوو لە ڕێوەبینەران بۆ ئەم جۆرە کەسانە کە تۆ وەزنێکی قیمەتێکی بۆ دانە بەس کە جواب بدای و مناقەشە و لەگەڵا کرد مانەوە کاریگەری لەسەر تۆ هەبووە جوابی مێرەوە گوێی لێ مەگرم ئەگەر هەر بەردەوام بوو نەک سەرۆک بەشێ بێ نەک هاوڕێو بێ لە دایرەکە نەک مدیر بێ ڕێک ڕوبەڕووی بەرەوە بڵێ مە ئاخر جارە بە جەناب تێڵم من بە کەس و کار مەڵێم یۆ سەربەرزیشە بۆ تۆمەی شارەوە بەڵێ من سکاڵای یاسایی و لەسەر تۆمارەکەم ئەگەر فەرمانبەرە لای سەرۆک بەشەکە و یاداشتێکە نووسی ئەڵێ ئەم کەسە منی بێزار کردووە چەند جار ئێمالم کردووە چەند جار هەستەکەم بێزار مەکات تکایە چی پێویستە ڕێکاری یاسایی بەرامبەری بگنە دەر ئەکرد ئەگەر سەرۆک بەشێ سەرۆک بەش بێت و بیل لە خوشک و دایکی خۆی بکاتەوە ئەبێ مۆزەفەکانیشی وەکو خوشک و دایک و کچی خۆی بێت ئەوی گوێی لێنەگرتی ئەیەن بە بەڕێوە بەرەگشتێکم ئەو گوێ لێنەگری سەروتر لەبەرەوە تۆ بێ لە هەموو دەرگاکان لێ من دڵنیام ئەو کەسانە خۆیان نەخۆشن ترسنۆکن بوو دەڵەن وەڵڵی هەر کەوتە لژنەی تاقیقی و سکاڵا بە باوک مەڵێم پاشەکشێ ئەەکەن بەڵام فەڕز نا ئەگەر پاشەکشیان نەکرد بەم شێوە بەردەوام بوون تۆ ڕێگەی یاسایی یەکری کچی من دیفاع لە خۆتەکەی بێدەنگی شتێکی باش نییە من دڵنیام لە هەنگاوی یەکەم و دووەمە چارەسەری کێشەکە دەبێت بەڵام هەر خۆ بخۆی تەوانێ هەر خۆ بخۆیتەوە شتێکی باش نییە